چی وای لێ کردوم ئەمڕۆ ئامادە بم من هەر لە دەستپێکەوە بە شانازیەوە ئامادە بووم نەگەمڕۆ هەموو ڕۆژەکان لە بانیەوە کە منە ساوم نانی بانیم خواردووە هاتوومەتە ئەم شەقامە بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژاوە لەگەڵ هاوڕێکانم هاتوین پشت و پەنای ڕۆژاواین بە ڕۆح بە گیان ئەوەی خۆشبەختانە ئێمەی کۆ کردوتەوە یەک ریزی گەلی کووردا بەڕاستی ئێمە مەمنونی ڕۆژاوا بین کە هەموو ریزەکانی گەلی کوردی یەک خست لە شەقامەکان بە هەموو چین و توێژەکانەوە ئەوەشی زۆر گرنگە من زۆرم پێخۆشە ئەم جی لە تازەی کە تازە پێ ئەگات نەزانی خەبات چییە تێکۆشان چییە تەنها خەریکی کۆمپیوتەر و ئایپات و کۆمەڵشتی تایبەتمەندی خۆیان بوون ئێستا ئەوان ئەوەنە بە جۆش ئەوەنە بە کوڵ ئەوەنە بەم نیشتمان پەروەرانە شانبەشانی ئێمە شانبەشانی بەتەمەنەکان هاتوونەتە سەر شەقام تێگەیشتن بۆیان زیندوو بۆەوە ئەو ئازادی و ئەو ئەزمونەی ئەمڕۆ کە هاتۆتەکایەوە ئەوە خوێنی بەرهەمی شەیدەکانە خوێن و ماندووبوونی ڕنج و تێکۆشانی خەباتی پێشمەرگە و شەرەوانانە کە گەلی کورد سربەرزانە ئاوا هەموو بە یەک دەست ئاڵاکان بەرزەکەینەوە ئاڵای پیرۆزی گەلی کورد ئاڵای پیرۆزی کوردستان کە لە بەرامبەر دوژمنانە هەمومان هاوارەکەین یەکدەنجین کورد نافەوتێ دوژمنان ناتوانن سەرکوتی مافەکانی ئەمەی گەلی کورد بکەن. هەستێکە لا دروستە بەیە کە ئەبینی گەنجی خۆمان لەگەڵەوەی لەوانێت چەندها کێشەی هەبێ هەموو شتێکی وەلا ناوە ئەچێت لە ڕۆژ ئاوا خۆبەخشانە نیشتیمانە پارێزێ. ئەو هەسێکی زۆر پیرۆزە ئێمە گەنجەکان بەشێکن لە ئێمە ئەبێ ئێمە ئاوا پەروەردەیەکی جوانی کۆمەلگاکەمان بکەین لە مناڵێکی ساواوە کە بە قوربانی بم بەمەم کە مژەکەی بە شەقامێکە ئەڕوات و بۆتە سمبڵێکی جوانی کوردایەتی بە ئاڵایەکی پیرۆزی کوردستانەوە لەو منداڵەوە ئەبێ سیستەمی پەروەردەیی لە کوردستانە گرنگی پێ بدرێ هەموو مناڵەکانمان لە قوتابخانەکان فێرکەن کە کورد ئێمە نەتەوەیەکین چەند ساڵەکە دەرمان لێکرێ تەنها یەک خاڵ ئەتوانێ بمان باتە پێشەوە ئەویش یەک ریزی تەبایی هێزە سیاسەکان بە تایبەت پارتی و یەکێتی لەگەڵ هێزەکانی تری کوردستان لە باشوورە و هەموو هێزەکانی تری چوارپارچەی کوردستان ئەبێ یەک بگرین لە بەرامبەر دوژمنان بڵێن ئێمە هەین نابێ ئێوە مافەکانمان بخۆن بەسە چیتر چیمیا بارانکردنمان بەسە ئەنفالکردنمان بەسە سەرکوردکردنی مافەکانمان بۆیە ئێمەش گەلێکین مافی خۆمانە دەوڵەتمانە بێ ئاڵامان هەبێ خۆشببختانە ئیتر واز لە خەباتی چەکداری بێنین خەباتی دیموکراسی خەباتی پێکەوە ژیان خەباتی یەکریزی لەگەڵ کۆمەلگای جیهانی بەڕێوەبەرین و ئێمەش بەشێک بین لە کۆمەلگەی جیهان بە خۆشگوزەرانی هاوڵاتیانی گەلی کورد بە هەر چوار پارچەکەوە.